بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و بەیانیتان باش. خۆمان بەخۆشحاڵە زانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگۆ بابەتینەوە بینەوە میوانی ماڵەکانتان بەو هیوای کاکوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون بە دڵی هەموو لایەکتان بێت و سودێک لە پرۆگرامەکە ببینن. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا دوو بابەتی سەرەکیمان بۆ ئامادە کردوون. لا یەکێک لە بابەتەکانە و لە یەکێک لە تەوەرەکانە یانەی وەرزشی دوکانە لای ئێمە میوان دەبن، واتە تەوەرێکی وەرزشیمان هەیە، یانەی وەرزشی دوکانە لای ئێمە میوان دەبن کە بێگومان ئەم یانەیە لە ساڵی 1992 دامەزراوە و چەندین یاخود کۆمەڵێک یاریزانی لێ هات و ئاسبەرز لەو یانەیەدا یاری دەکەن. هەر لە سەرەتای دامەزرانیەوە هەتا ئێستا توانیوێتی پشتیوانێکی باش یاخود خزمەتێکی زۆر باش بە گەنجان و بە وەرزشوانانی کوردستان و بە تایبەت ناوچەی دوکان بکات. ئەمڕۆ بە دیاریکراوی لەگەڵ ئەوەی کە باس لە یانەی وەرزشی دوکان دەکەین، باس لە تیپی بالەی یانەکە دەکەین کە تیپی بالەی یانەی وەرزشی دوکان لە ماوەی ڕابردوودا بەشداری خولی پلەیەکەمی عێراقیان کرد و توانیان سەرکەوتنی گەورە بەدەست بهێن و سەرکەوتنەکان لە ئاستێکا بوو کە توانیان بگەیشتە بگەنە ئاستی پلە نایەبەکانی عێراق کە دواتر ڕاهێنەرێک و سەرپەرشتیاری یانەکە لەگەڵ ئێمەدا میوان دەبن و گفتوگۆی زیاتر لەسەر یانەکە و لەسەر بابەت و لەسەر وەرزشەکە بە شێوەیەکی گشتی دەکەین. یەکێکتر لە تەوەرەکان کە دەبێتە تەوەری یەکەمی پرۆگرامەکەمان باز لە مێژووی یەکێک لە گوندەکانی شاری سلێمانی دەکەین کە ئەویش گوندی زەرگوێزی گەورەیە کە بێگومان ئەم گوندە یاخود مێژووی ئەم گوندە لە کۆی بەرگێکدا کۆکراوەتەوانێت تەواوی زانیاریەکان لەسەر ئەم بەرگە کۆکراوەتەوانێت مێژووی گوندەکە لەم بەرگەدا باس کراوە. ئێمە ئەمانوێت لە پرۆگرامی ئەمڕۆ باز لە مێژووی گوندەکە و باز لە تەواوی زانیاریەکان بکەین کە لەم بەرگەدا کۆکراوەتەوانێت ناوەڕۆکی کتێبەکە باز لە چی دەکەن. بۆ مەبەستە ئەمڕۆ نووسەری کتێبەکە کە بەڕێزیان عوسمان قادر نووسەری کتێبەکەن، نووسەر و ئامادەکاری کتێبەکەن لە لای ئێمە میوانن. کاک عوسمان سڵاو لێبێ و بەیانیت باش. سپاس دەکەم بەڕێز. زۆر سپاس. سپاسی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەکەم بۆ ئەم دەرفەتەی کە پێی داوام توانم لەگەڵتان دەربارەی گوندی زەرگوێزی گەورە ڕوونکردنەوەیەک بکەم. زۆر سپاس. سپاس بۆ ئامادەبوونت. هەموو گوێبیستان. زۆر سپاس. کە عوسمان ئەگەر سەرەتا لە ناوی گوندەکە خۆی دەست پێ بکەین بزانین زەرگوێز لە چیەوە هاتووە ناوەکەی؟ بەڵێ، گوندی زەرگوێز گوندێکی زۆر گوندێکە لە گوندە دێرینەکانی هەرێمی کوردستانی باشوور ئەکەوێتە ڕۆژهەڵاتی سلێمانیەوە. ئەم گوندە خاوەنی باخ و باخاتێکی زۆر بووە هەر لە دێرینەوە، کانیا و ئاوێکی زۆری خاوەنی کانیا و ئاوێکی زۆر بووە. ئەم خاوەنی کانی و ئاوێکی زۆر بووە و باخ و باخاتی زۆری تیا بووە. ئەو باخانەیش کە ناوی زەرگوێز بەڵێ لەوە هاتووە کە ئەڵێ لەنا ئەو باخانە هەندێ داری تیا بووە گەڵاکانیان پان بووە، گەڵاکانیان وەکو گەڵای گوێز وا بووە بێبەر بووە. تەبەن بە زڕەگوێز ناوبراوە، ینی بەڕاستی ناوبراوە زڕەگوێز هەروە ناونداوە. زڕەگوێز کە ئەوتویانە مەسەل زڕەگوێز ئەم زڕەگوێزانش کە گەرویەکێ بچوایە شویان و لە ناو مەسەل هەروە بووە لە ناو دار زڕەگوێزەکانە یا مەسەل لە شوێن لە وشەیە لە زڕەگوێزەوە هاتووە. ئەم وشەیەش کە کاتی خۆی لە زڕەگوێزەوە هاتووە گۆڕان و دەوران بەسەر ئەم دێ ئاهاتەوە تەبەن پشتا و پشت و دەما و دەم وشەکە گۆڕاوە لە زڕەگوێزەوە کراوە بە زەرگوێز. بەڵام لە سەرچاوێکی کەیشەوە باس کراوە پێشینان وەکو بیستمانە ئەمایان ناتوان بڵێم لە 100%. ئەڵێ ئەو جۆرە درەختانەی کە تایە بووە دارگوێزەکانیان گوێزەکانیان ئەمنە کاکڵە گوێزەکانیان ئەمنە سپی و جوان بووە وەکو زێڕوا بووە، ناوە زێڕەگوێز، یعنی وشەی زێڕەگوێز ئەڵێ وتلاوە ینی لەوانەیە ینی بۆی ینی لۆ هاتبێت. تا ئێستا پشتڕاست نەکراوەتەوە کامێک لە بۆ چوونەکان ڕاستە؟ وەڵی من ناتوان بڵێم لە 100%، بەڵام بۆ زڕەگوێزەکەی زیاتر بۆ چوون. کەواتە بۆ چوونی یەکەم. بەڵێ بۆ چوونی دووەمیش ئەوەیەکە. بەڵێ زۆر باشە. کاسمان جوگرافیای زەرگوێز ئەکەوێتە یاخود ئەکەوێتە کوێی شاری سلێمانیەوە؟ زەرگوێز ئەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری سلێمانیەوە، سەروی ڕۆژ هەڵاتی ڕووی کردوێتەوە شاری سلێمانی. بدوێم لەسەر
بەڵێ کەمێک بۆمان بدێ بزانین ئەکەوێتە کوێوە بەڵێ. چەندێک دوورە لە شاری سلێمانیەوە لە پارێزگای سلێمانیەوە چەندێک دوورە مەسافەکەی بەڵێ وەم زانی هەرڵێ هەل کەوتۆتە کوێوە زرجۆز گوندێکە لە گوندە دیێرینەکانی هەرێمی کوردستانی باشوور بەڵێ ئەکەوێتە بنار چیای گڵەزەردە و چیای زرجۆز خۆیەوە ئەم گوندە گوندێکی ئاماژەمان پێدا گوندێکی دێرینە لە ڕۆژهەڵاتیەوە گوندی کانی شاسار و دێ ڕەمەسان و دێ حەمەی بارامە لە ڕۆژئاوایەوە گوندی سەماوات و گوندی سەوبیستە لە خواروی ڕۆژهەڵاتیەوە گوندی دەمرکان و چیاکانی عربەتە لە سەرویشیەوە پاڵیاوە بە شاخەکەی پشتی خۆی و دەربەنە دەرگیرەکەی کە ئێستا شاخی زرجۆزی پێدەڵێن. بەڵێ بەڵێ کاسمان هەر یەک لە گوندەکان مێژوویەکی یاخود مێژووی ژیانکردن تایە گۆڕانکاری بەسەرەوە لە گوندێ بۆ گوندێکی تر جیاوازە سەرەتای ژیانکردن لە گوندی زرگوێز ئاگەڕێتەوە بۆکەی سەرەتای ژیان لە زرجۆزەوە وەکو ئێمە نووسراوێکی ئۆتۆمان نییە ینی وەکو کتابێکی بڵین کتێبێکی ڕسمیاتە نزیکەی لە دەما و دەم لە باو باپیرانمانەوە ئەوانەی لەوە پێش هاتوون پشتا و پشت بۆیان ژێڕاوینەتەوە و بیستمانە لێیانەوە ئەڵێن ئەم گوندە بەهۆی ئەو هەموو کانی و ئاوە و ئەو هەموو ئاسەواری ئاشە و ئاشانە و ئەو هەموو ئاسەواری گۆڕستانانێک کە لە دەوری گوندەکە تا ئێستاش ئەڵێ گۆڕی سەحابە لە نزیک گوندەکەدا ماوە ینی بە زۆری تەبان ئەمە بەڵگەیەکە بۆ ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئیسلام ئەجا هەندێک جاریش ئافرەتان چوون لە گڵێنجان هەبوو ئەوسا لە دەرەوە کە گڵنجان گڵیان هەڵکەنەوە بۆ تەڕا و سپیکاری ئەمانە لە جیاتی گەچکاری ئەڵێ کە گڵەکەیان هەڵکەدووە تەماشاکەی هەر لە نزیک گوندەکە کوپەیەکی هاتووە ینی بەرچاویان کەوتووە ئەو کوپانش یەسخانی تیا بووە تەبەر ئەم یەسخانی کوپانە ئەگەڕێتەوە بۆ دێرین زەمان ینی ئەو ئاسەوارە کاوسمان لە بەرکی کتێبەکە باسەوە کەڵی مێژوی گوندی زرگوێزی گەورە زرگوێزی گەورە خودت گەورە بچووک هەیە یاخود چەند زرگوێز هێواڵی زرگوێزی گەورە ئەم پرسیارە جەوهەریە دوو زرگوێز هەیە زرگوێز خۆ هەرخوا گەورەیە ینی بتی بیتە گەورە بەڵام لە ناوبراوی سەرزاری خەڵکیەوە وەکو بڵێن وتن نووساوە وتراوە مەسەر کە باسراوەڵێ دوو زرگوێزمانەیە زرگوێزی گەورە زرگوێزی بچووک بەڵام وەکو لە جوگرافی لە نووسینی نفوس و مەسەل ئەمانە لە نفوس نووسراوە زرگوێزی سەرو لە وەکو نووسین زرگوێزی قوارو زرگوێز العولیا و زرگوێزی سفلا حتا بە عەرەبی و ساکە بەڵام تو کە لێرە ئەڵێ زرگوێزی گەورە واتە مەبەستی خۆشی بەڵێ زیاتر ینی فراوانتر بووە و زیاتر دەنگدانەوەی هەبووە لە چاو گوندەکانی کەیشان نەکتەنها ڕێز و حورمەت و سڵام هەیە بۆ هەموو زرگوێزیەکانی سڵامان هەیە بۆیان کاسمان لێرە کە لەم کتێبەیە کە باست لە مێژوەکەی کردووە زرگوێزی گەورە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسیکەین هیچ جارێک دووچاری لە ناوچوون بۆتە و جارێکی تر ئاوەدان کرابێتەوەی یاخود هەر لە سەرەتاوە هەتا سار بە ئاوەدانی هاتووە هەر بەڵێ زرگوێز کاتی خۆی کە بەڵێن چەندها بەسەرهات و لە گۆڕانکاری بەسەر هاتووە لە جەنگەکانی شۆڕشی کوردستان و جەنگەکانی شۆڕشی کوردستانە گەلێ جار وێرانکاری و سوتاوی و ئاوارەبوونی بەرکەوتووە یەکێ لەوانە زمانی سەفەربەلک ئەمە سەفەربەلک هاتووە کە زمان ساڵی 1940 بەدواوە هەتا یەکێ لەوانە کە چۆن ئێستا دەور و زروفی هێشتاکان خەڵک زۆر ئەنفال کراوە بەداخەوە ئەو کاتێش خەڵکیان بردووە بۆ شەڕ و بۆ لەو زروفە یەکێ لەوانە حاجی غالب بووە دایکی باوکی حاجی خالی بردووانە نەهاتوێتەوە دوای ئەوە کارەساتی زعیم سدیق ساڵی 1962 بۆ 63 پێشتر عەفو کارەساتێکی کە بەسەر هاتووە لە مێژووی سلێمانیە کە کاتێ سلێمانی بەربردومانەکە کەوتووە زرگوێزیش پشکی ئەو بردومانەی بەرکەوتووە دوو تیارێ ئینگلیس کاتی خۆی ڕێزمە هاتووە لە دەربەنەکەەوە لای کە لە حمەی شوێنێکی بێڵێن لە دەمە دوای خۆرکەوتن تەبەن جەماعەت لە نوێژ و بوون و ئەمانە مەلای ئیسماعیل شێخ ئیسماعیل یەکێ لەوانەوە کە بەر ئەو شاڵاوە کەوتو شەهید بووە چەند جارێک دووچاری لە ناوچوون بۆ تۆ جارێکی تر ئاوادان کراوەتەوە باشە کاسمانی یەکەم خوێندنگە و یەکەم بنکەی تەندروستی لە ساڵی چەنە یاخود لە کەیە گەیشتوتە ناوچەی زرگوێز یاخود گوندی زرگوێز
بەڵێ مێژۆکەیە گەڕێتەوە بۆکەی مێژوەکەی گەڕێتەوە بۆ 1952 کە مەکتەب و بنکەی تەندروستی هەردووکیان بەیەکەوە تقریبان وەکو بیستمانە بەڵێ ئەجیانەوە هەردووکیان بەیەکەوە عبرەکەیان دەرچووە لە 52 بە 53 بەڵام پێشتر ئەم زرجۆزە ینی بەڕاستی نەک بڵێم وەسفی بکەم و گوندی بڵێن خەڵکیەوە شوێنە گوندی کوان هەرز علم و زانستی و زانیاری تیا هەبووە نزیکە شار بووە حوزرەی تیا هەبووە یەکێ لەوانە دایکی مامەشێم حەمەی پێڵێن لێرە حرمەت ڕێز و حرمەتمە بۆ بنەماڵی شەحسەنی لە زەردا ئەوە لێ عاشقان حوزەی هەبووە ئافرەتێکی ڕەوژبەرد و شکۆدار بووە بەڕاستی پێش قوتابخانەکە کاتە خانمانیش ڕۆڵیان هەبوو بەڵێ زۆر ینی یەکێ بووە وەکو ینی دەوری حەبسەخانی نقیبی بینیوە ئەو ئافرەتە بە ڕێزە شکۆدارە بەڵێ ئەمە بۆ خوێندنگەکە خوێندنگەی سەرەتایی بێگومان لە ساڵی 1952 بۆ 53 ئەی ناوەندی لە کیا گەشتۆتە و ناوچەیە ناوەندیەکان عفو ناوەندی دوای نەوەیەک کە سرجۆز ئاوادان کرایەوە قوتابخانەی سەرەتایی تیا کرایەوە لە کابینا بوو لە کابینا دواتر قوتابخانەیان بۆ دروست کرد بەڵام بزەبت ینی دوایەوەیەکەوە بووە بەڵێ لە دوایەوە دەکانەوە بەڵام دوای سەرەتاییەکە بۆ هەردووکی بەیەکەوەدا 34 ساڵی بین بزەبت تاریخەکەی سەرەتایەکەی وەکو باست کرد لە 1952 53 بەڵێ 52 بە 53 مەکتەبی ناوەندیەکەشی لە دوای یەکەم مامۆستایش مامۆستا عەبدوڕەزاق ئەوە دووهەم بووە عەزیز وەڵاهی ناوەکەیم باش نایەتە خام مامۆستا ڕەجەب بوو عەفو خەڵکی ئاکرێ بوو ڕەجەب ئەقڵایی باشە کاوەسمان مامۆستا عەبدوڕەزاق بووە تا ئەم زەمانەش مابوو بەڵێ هەر یەک لە گوندەکانی دەوروبەری هەر پارێزگایە گرنگی و تایبەتمەندیەکی هەیە بۆ ئەو شارە خۆی گرنگی و تایبەتمەندی ناوچەی زرگوێز چییە بۆ شاری سلێمانی و هەر بە دیاریکراوی خۆشی چه تایبەتمەندیەکی هەیە ناوچەی زرگوێز کە جیاواز بێ لە گوندەکانی تر ناوچەی زرگوێز کە جیاوازی هەبووە تایبەتمەندیەکی بەهۆی ئەو کانی و ئاو سروشتی خۆشی و نزیکە شاریە و لە بەرهەمی کشتتوکاریە و شوێنی سرنجی شوێنەکەی ینی ئەو نە دڵگیر و خۆش بووە نەڵێ مڵێ بۆسفیکەم شوێنێکی زۆر دڵگیر بووە و شوێنێکی خۆش بووە و نزیکە شار بووە و یعنی لە هەموو ڕوویەکەوە ینی پێشکەوتو بوون بەڕاستی حتا ئەجارنەوە ئەڵێ لەوە پێشیشیانی خاوەن پیشەیی تیا بووە مەسەل ئاسگەری تیا بووە با بڵین بینەچی تیا بووە چاخانەی تیا بووە چایخانەی لەوانە کە چایچەکەی بەڵێ خاوەن پیشەیی بوون زوربیان باشە کەسانی ڕۆشنبیر باسەوە دەکرێت کە لە بەڵگەنامەی عوسمانیە باز لە گوندی زرگوێز کراوە باز لە مێژوی گوندی زرگوێز کراوە لە بەڵگەنامەی عوسمانیە چۆن باز کراوە چۆن باز لە گوندی زرگوێز کراوە لە بەڵگەنامەکانی عوسمانیە هاتووە لە دوو بەڵگەنامەی عوسمانیە ئاماژە بە دوو ناحێ کراوە یەکێ لەوانە غەوارە و زرجۆز غەوارە هۆزێکن لە هۆزەکانی گەلی کوردمان کەوێتە ناوچەی شارەزوو لە شارەزووری ئێستادا دانیشن و گوندی زرجۆزیش ئەم زرجۆزەیە کە کەوتوەتە بنار چیای گڵەزەردە و ڕۆژهەڵاتی شاری سلێمانیەوە ئەڵێ لە ساڵی 1992 بەڵێ 1992 بە ئەمری تەبەنە و زروفە بە ئەمری حکوومەتی ئەو زەمانە عوسمانی عەبدوڕەحمان پاشای کردووە بە مدیرناحەی غەوارە بەڵام تا ئێستا غەوارە بەڵام تا ئێستا لە سەرچاوە مێژوویەکانە واژۆ نەکراوە ینی باز نەکراوە بەس ئەوەندە ئیشارەتی پیاوە ئەڵێک عەبدوڕەحمان لە هەردوو بەڵگەنامەکە ئەمەیان زرجۆزی تیان نییە ینی بڵێکە هەردووکیانی تایە بەڵام ئاماژەی بە زرجۆز نایە ینی بڵێ بەجدیکە بەڵام ئەڵێ ئەمری فەرمانی ئەمرەکەی لە 16 دەی 1992 دەرچووە لە سنجاقی سلێمانی لەسەر ویلایەتی مووسڵ غەوارە و زرجۆز بەڵام هەتا 4 ساڵ ئەمە داوامی کردو هەتا 4 ساڵ ماوەکەی پێدراوە لە یەکی 1996 ئەمرەکە فەشەل بووەتەوە و قستێتەوە سەر ینی ئەمرەکەی فەشەل بووەتەوە و ئەو پارەی کە بۆ ئەوێ سەرف کراوە 576 خروش بووە دابەشی کردووە گەڕاوێتەوە بۆ ناحەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای سلێمانی
بڕی 1000 قروشە چیە ناتوانم قروش 1000 قروشی سرف کردوێتەوە بۆ ناحەکانی ئەوان 1552 قروش بووە 1952 هزاری سرف کردوێتەوە بۆ ناحەکان و 152کەشی بەر کاتبەکان کەوتو بۆ کاتبەکانی داناوە. بەڵێ باشە کاوسمان لە نووسینی ئەم کتێبەیە لە پەیداکردنی ئەم بەڵگەنامانەیە پشتە بە چه سەرچاوەیەک بەستووە کە بیروس ینی ئەو سەرچاوانەی کە بەکارت هێناوە لە کۆکردنەوەی ئەو زانیاریانەیە زانیارەکانە لە کوێ پیا کردووە پشتە بە چه سەرچاوێک بەستەوە بۆ کۆکردنەوەی ئەو زانیاریانە سەرچاوەکان سەرچاوی بنەماڵەکان ئەوە لە بنەماڵەکانەوە ماڵ بە ماڵ گەڕاوم نەک بڵێم بێتە مەتحوو ئینی خۆم ماڵ بە ماڵ گەڕاوم ئەوەیشی کە نزیک بوو بێ بەڵام ئەوەی کە دوور بوو بێ بە تەلەفۆن یا مەسەر بڵێن لە ناحەیە لە شوێنێ بوو بێ بە سیارەت چوون بە تایبەتی بۆ لای ئەو بنەماڵەیە و زانیاریم لێ وەرگرتوون بەڵام لێرە ئیشارەت بین بەشتەیە هەندێ بنەماڵەیە لەگەر ڕێز و حرمەتە یعنی یان ناومەتێ زانیاری تەواویان ناومەتێ نووسی بە دانیشتووی ئەو گوندە لەوانەیە نەیزانی بێ نەیزانی بێ مەسەر هەیە بڕوا بکە لە ئافرەتم پرسی و احترامەوە ینی زۆر نەیزانی ناوی باپیرێ نەکی ئەوێ ینی هیچ شوێنی کە ئەمە فکر چوونە ئینسانە جاری وا هەیە شتێ بەدەستێ لە بیرێتێ شتەکە لە دەسەڵاتی خۆیان نەبێت خۆتەڵی بیری چوو بێ ئەویان شتێکی تر بەڵام ئەوەی کە نووسا بێ بە دقیق نووسیومەتەوە ینی مەسەل نەزیانم کردووە نەکەم و ئاماژەیشم پێداوە فەرقی ئەمە فلان کەسەوە ئەمە احترامەیە دەوڵەمەە ئەمە هەژارەوە چێ بە پێی میهنەی خۆی ئەو میهنەی کە نووسیومەتەوە دەربارەی باش کاوسمان لە نووسینی ئەم کتێبە تا چەند ڕەچاوی لایەنە کۆمەڵاتەکانە کردو یاخود لە دوای دەرکردنی کتێبەکە و نووسینەکەی ڕوبەڕووی هیچ گلەیەک نەبوویتەوانێ یەکێک لە بنەماڵەکان گلەیان هەبوو بێت و تبێتیان بۆ ناوی ئێمەت نەهێناوە یان لەو جۆرە گلەیانە ڕوبەڕوود بۆەوە نەخێر تەلەفۆنیان بۆ کردویانە مەسەل ئەوە بڵێن دەربارەی ئەو بنەماڵی وەڵامە ماوەتەوە ینی سوپاسی بەڕێستی کردووە چکە من هەرچێکم نووسی بێ لە دەمی ئەو بنەماڵەیەوە یا لە ئەو مەسەل وتێتی مەسەل بۆ نمونە حەز ناکەم بڵێن ناوی نەنکویت یاوێ یان بینی هەیە ینی بەلایەنەکەمیانەکەویت پیان وتوم بەڵام وەڵام ماونەتەوە ینی زۆر یەک دویانەکەویش بەڵێ باشە ئێستا ئەگەر بە شێوەیەکی گشتی من ئەو پرسیارە بکەم کاسمان هۆکار چی بکە تۆ ئەم کتێبەت نووسی یاخود بیرۆکە سەرچاوی ئەم بیرۆکەی بۆچی ئەگەڕێتەوە وەڵا بە دوو چی وای لە تۆ کرد یەکەم خوێندنەوەی کتێبە مێژوویەکان و خۆشەویستی ئەو گوندە دڵگیرە ئەمە یەک دووهەم ئەتوانم بە پارچە شعرێ ئەگەر دوو دقەیەکی بەمە ئەم عینەکە نەکە کارتێکردنم دەربارەی مێژووی ئەم گوندە و کە نووسیومەتەوە ناوی ئەدیوان و شاعرە بە ناوی خوای گەورە و میهرەبان ئاماژە لەسەر زانا و ئەدیبان سەعدی شیرازی و گوڵی گولستان مامۆستا قانع مەولەوی و گۆران ڕەحمەت لە نالی و ئەحمەد حەمدی بەک ناری و پیرەمێرد سافی و برهان بەک وەفایی و هێمن بێکەس و هەژار حاجی قاغر و ئەخوەل و دڵدار هەردی و میرانی حەریق و شاهۆ مێژووی کوردستان خیام و کاردۆ حەماغا و بێخود سەلام سۆڵەیی ئەدەب و بێبەش هەڵبەستی هەودی گوڵی وەری و مامۆستای مەشهور کاکەی فەلاح و دیاری شارە زور شێخڕەزای وا بە تاهیر هەمەدان گوڵزاری شیعر و باخچەی شاعیران ئەمین زەکی بەک سمکۆ بەدرخان ئەکرەمی مەحمووی ساڵحی ڕەشەجان قازی محەممەد و شێخ سەعی پیران مەلیک مەحموود و حەفیززادەکان ڕۆژنامە نووسان جەمیل ڕۆژبەیان مامۆستا حوسین حوسنی موکریان هونەرمەندەکەی شارەکەی بۆکان سۆزی شمشاڵی قالەی مەڕەکان حافز و سالم چرۆ وەرخەوان ڕشتەی برواری و کوردی و کامەران شەمحەممەی خاڵ نووسەر و ئەدیب زانای بەناوبان وەکیلی خەتیب مەلای مدەڕیس سەر و سیما جوان خاوەن تەفسیری سیجزئی قورئان ڕۆڵە پەروەری پڕ لە وشەی جوان ئامۆژگاری بوو بۆ هەموو ئینسان مامۆستا شەماڵ پیاوێ نورانی ماڵ ئاوایی کرد لە دنیای فانی زۆر خزمەتی کرد هەتا کوتوانی ڕەحمەت لە خۆی و لە نەوەکانی نەبەز و پەشێ و کەیفی و ڕەشوانی مخلیس و بێخە و ئەحمەدی خانی
مەدهۆش و بێبەش عوزەیری و سانی شێخ فەتحی دۆڵانی و جەفایی و فانی خاوەن کەشتی نوح مەلا نەجمەدین بۆ سەیرانەکەی ئەزمڕی بردین مەجدی و زێوەر و مەلای جززیری گی و مکریان ئەدیب ئەسیری وەلی دێوانە و ئەوینەکەی شەم دڵ عاشقانیان پڕکرد بوو لە غەم لەیل و مەجنون و فەرهاد و شیرین خەج و سیامن دیستان مەموزین جگە لە چیرۆ کلیلە و دیمەن زەمبیل فرۆش و مەنیجە و بێژەن بەرنامەکانی هەوارگەی دڵان دەنگی ڕەسەنی شکوڵای بابان ئەمانە هەموو کاریان تێکردم بنووسم لەسەر نەتەوەی کردو زوربەی شاعیرەکانە بەڕێجا ئەم شعرە تقریبا ساڵێکە بێ نووسیمە 2 ساڵ ساڵێکە بێ پێشەوەی کە کتێبەکە بنووسیت یاخود کۆی کەیتەوە زانیاریەکانەوەت نووسیوە ئەمە لە دوای کتێبەکە لە 2016 ینی سەرقاڵم پێوە بەڵام چاپەکەی دواکەوتووە چاپەکەی دواکەوتوە بڵێ بڵێ باشە کاسمان لە ساڵی 1970 وێزگەی توێژینەوەی کشتتوکاڵی هێنراوەتە ناوچەی زەرگێز دروستە؟ ئەم وێزگەیە سەرەتا بەچی دەستی پێکرد و ئێستا لە چه قۆناغێکە یاخود ئێستا کار لەسەر چیەکات؟ ساڵی 1970 بڵێ پێمان بێت سەرەتا بە تووتن دەستیان پێ سەرەتا بە تووتن دەستی پێکردووە بەڵام ئەو شەتڵە تووتن بووە و کە خەڵکی گوندەکەشیان دامەزانووە لێ هەتا ڕێینەکەی مدیری بەڕێوەبەری تووتنەکە عەبدولەحەد بووە بەڵێ باش ینی نایەتەوە بڵێم عەبدولەحەد بوو بەڵێ و کارگوزار و ئەمانەیان بۆ داناوە ئەوانەکە ئێستا لە چەند بەرهەماکاری لەسەرەکرێت وڵی ئێستا زانیاریم نییە لەو بارەوە ینی کە بزانم لە چەند بەرە بەڵام من بڵین باسی کشتتوکاڵی زەرگێز لە دیێرینەوە ئەتوانم باسیکەم بە تێر و تەسەری بەس ئێستا ئەوان بەروبوومە کوردیەکان زۆربەی کاری لەسەرک لە وێزگێدا باشە کاوسمان ئەشکەوتەکان یاخود لە ناوچەی زەرگێز چەند ئەشکەوتی تایە؟ ئەشکەوتەکان ئەشکەوتێ لەوانە ئەشکەوتە سوورە کە ئەکەوێتە پشت گوندەکەەوە لە قەکەی ماڵی بام شێخ نووریایە دووەم ئەشکەوتی عەباس عارەبی بێڵن بەرامبەر لە ناو دەربەنەکایە بەری ئەمبەری جا ئەم ئەشکەوتە کاتی خۆیان جێگەی حەشاردە بووی تر ئەوەی کە بڵین بەڵێ دەستەکانە خۆش بە کاسان کۆتا پرسیارم بۆ بەڕێز ئەشکەوتێکمان باس کەوتی ئەشکەوتەکان ئەشکەوتی مەلا کوولەکەمانەیە ئەم ئەشکەوتە کوێتە ڕۆژ ئاوای دەربەنەوەەوە ئەشکەوتێکی گەورەیە و زۆر خەڵکی تیاجێ بێتەوە لە کاتی بڵین زروفە ناخۆشەکانە خەڵکی چووە لەوێ خۆی شادوەتەوە باشە کاسمان لە کۆتایی ئەمێ ئەو بپرسم کێ هاوکارت بۆ لە بەرهەمهێنانی ئەم کتێبە لە چاپکردنەکەیە لە ڕووی مادیەوە بێت لە ڕووی معنەویەوە بێت کێ هاوکارت بۆ؟ وڵی لە ڕووی معنەویەوە لە ڕووی ئەوەی کە زانیاریان لێ وەرگبوو ناوەکانی نووسیوە کە سوپاس و پێزانین بۆم بەڕێزانە ئەوە لە پشتی کتێبەکەی تیاهەتی داوە بەڵام وەکو مادی ناتوانم بڵێم کردویانە بەس ئەو هاوکاری ئەو هاوکاریە نەبووە کە کەلێنەکە پڕکاتەوە بەڕاستی بەڵام حەمد و سەنا بۆ خوا بە پشتیوانی خوای گەورە و لەوانەیە شتێک توانی بێتم هەڵی سوڕێنم و کتێبەکە بخەمە بەردەستی بینەران و دڵخۆشکەت بێ بۆ هەموو گوندی زەرگێز و لێرە ڕێز و حورمەتمە بۆیان بۆ گەورە و بچووکیان و چاوی ورد و دریشتیان ماچەکەم بۆ ناوچەکەیش و نمونەیەک بێ ئەم کتێبە نەک بڵێ خۆی نووسیبێتی بووە گوندەکانی کەشکە بتوانن هەر لەسەر ئەو شێوازە خوێنەواریانەیانە بنووسن کە سەررجەم گوندەکانی تری کوردستانی ئەوانیش بە هەمان شێوە بتوانن تەواوی زانیاریەکانی گوندەکان لە بەرگێکی یاواتە کۆبکەنەوە بۆی کەنەوەکانی داهات و بتوانن سوود لەو زانیاریانە وەرگن زۆر سپاس کە عوسمان گیانماندوومان کردی سپاس بۆ عوسمان قادر کە بەڕێزیان نووسەری کتێبەکە نووسەری کتێبی مێژی گوندی زەرگێزی گەورە سپاس بۆ ئامادەبوونی بەڕێز ماندوومان کردی. بەڵێ خۆشەویستان لە سەرکار و چالاکیەکانی بەرگری شارستانی کۆیە بۆ ساڵی 2020 واتە بە کۆی ساڵەکە بازە کار و چالاکیەکانیان دەکەن پێکەوە بینەریە بین و دواتر بەردەوام بین. بەڵێ سڵاوتان لێبێوم کاتان باش دیارە ئێستا لە بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی کۆین هەڵبەتە ساڵانە ئەم بەڕێوەبەرەتیە ئاماری کار و چالاکیەکانی ڕادەگەێنێت و بۆ ساڵی ئایندەش پلان و بەرنامەکانی دەخاتە ڕوو و ئێمە بۆ زانیاری زیاتر لەگەڵ زۆر بەڕێز عەقید گۆران ئەحمەد بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆیەمان لەگەڵ دەبێت. زۆر سپاس کا گۆران بۆم دەفەدە ئەگەر بێتێرەوە
زۆر سپاس باینتان باش بەینتان با زۆر سپاس بۆ ئێوە بۆ دەنجگەلی کوردستان زۆر کاگوورن دەمانوێت لە هەیکێلی یا خۆت بڵین بەڕێوەبەتی بەرگری شارستانی کۆیە لە چەند بنکە و بەڕێوەبەتیەک پێکاتوە ئەگەر باسێک لە بەڕێوەبەتی بەرگری شارستانی کۆیەکە بەڵێ خۆی بەڕێوەبەتی بەرگری شارستانی قەزای کۆیە پێکاتوە لە 13 بنکە وەزائیدەن تیمی مەلەوانمان لەگەڵ ناو بەڕێوەبەتی ئەو دابش بوون بەسەر چەند ناحیە و چەند شوێنی سەر بە بەڕێوەبەتیەکەتان بەڵێ ئێمە چەند ناحیەک سەر بە قەزای کۆیە وەکو ناحیەی دێگەڵا وەکو سکتان ئاشتی تەقتەق سێگرتکان هەر ناحیە و بنکەی خۆی لێەوە زائیدەن بە پێویستمان زانی کە بنکەیشمان 2 ساڵ پێشێستا لە قەرەناو کردەوە بۆ ئەو سنوورە و بنکەیشی ترشمان لە سماقوڵی هەیە هەم بۆ سنوورەکە بە پێویستمان زانی و دوو شوێنی پاڵاوگای نفتیشمان هەیە ئێمە وەکو شیواشۆک و وەکو شیوەشان لەو شوێنانش بنکەمان هەیە بۆ هەر کاتێکی نەخوازرا و بەربوونی ئاگر لەو شوێنانش بنکەمان داناوە بۆیە 13 بنکەمان هەیە وەکو بنکەی ئاگرکوژێنەوە باشکە گۆرە لێستا ئەگەر بێت و باس لەوە بکەین تا چەند پێویستان بە دامەزراندن یاخود پێویستان پۆلیسی زیاتر هەیە بۆیەوە باشتری کۆنتترۆلی شارستانی سنووری قەزای کۆیە بکەین بەڵێ خۆی ئێمە تاکو ئێستا شەر لە کوردستان پێداویستەکانی بەرگری شارستانی دەتوانم برێم وەکو پێویست نییە بەڵام بە هەر حاڵ توانیتمان کە زار بین بەسەر ڕووداوەکاندا زار بین بەسەر ئەو ئاگر و ڕووداوانێک کە لە سنوورەکەمان ڕوبەڕووی کارمەندەکانی مەدەبتەوەوە وە پێویستیشە بەردەوام زیاتر گرنگی بدەیت بە کارمەندانی گرنگی بدرێت بە کارمەندانی بەرگری شارستانی چکە هەر بەرگری شارستانی هەر ئاگر کوژێنەوە نییە ڕێنماییکردنی خەڵکە لە ڕووی هونەریەوە و دامودەستگاکانی حکوومەتە کە و هاوڵاتیان بۆ ئەوەی دوور بن لە کارەساتی ڕوودانی ئاگر هاوڵاتیانمان ئاگادارکردەوە لە ڕێی ڕاگەانەکە ئەکاونتی بەڕێوەبەراتەکەمانە و تیمی هونەریمان بەردەوام لە دامودەستگاکانی حکوومەت لەو شوێنانەیە کە هەتا جاری وا هەبووە لەلایەن بەڕێز مامۆستایانی ئاینەوە کە ئاگادارمان کردن لە کاتی خوتبەکانیان خەڵکیان ئاگادار کردوتە بۆ ئەوەی خۆیان بپارێزن لە ماڵەوە چۆنەتی بەکارهێنان لە کاتی زستان کارەبا بەکارهێنان سۆبا پێکردن و نەوت تێکردن و غاز بەکارهێنان کابانی ماڵ ئەوانە هەمووی ئێمە ئاگادارمان کردینەوە لە ڕووی هونەرەکانمانەوە کە کەمترین زەرەر بە هاوڵاتیان بگات لە ڕووی پێداویستی وەکو ئۆتۆمبیل وەکو ئەو کارەسانی کە پێویستە ڕۆژان لە کاتی ئاگرکەر و کەوتنەوە یاخود ڕزگارکردن گیانی هاوڵاتیان لە کاتی خنکان یعنی ئەمانە تا چەند توانیوانە لە بەڕێوەبەراتەکەتان هەبێت و دابین بکرێت من باسم کرد دەتوانم برێم بەرەوەبەراتی بەرگری شارستانی قەزای کۆیە لە ڕووی ئۆتۆمبیل و پێداویستیەوە لە هەموو شوێنەکان خراپترە چکە بێ ئەگەر مقارنەی بکەی بە شوێنانی تر بە هەولێر بە سولێمانی بەڕانیە ئۆتۆمبیلەکانمە هەموو مۆدیلیان کۆنا شکستیان زۆرە و سەرڕای ئەوەش توانیتمان زار بن بەسەر ڕووداوەکاندا وەکو شانازی دەتوانین باسی بکەین ئێمە چووکە سنوورەکەمان سنوورکی فراوانە بەڕاستی قەزای کۆیە سنوورەکەی زۆر فراوانە ناوچەی شاخاوی دەکەوێتە سنوورەکە بۆیە پێویستمان بە ئالەتی نەکرد ئۆتۆمبیل شتی تر زیاترە وەکو شتی دەستی بۆ نمونە چکە ئۆتۆمبیل ناستە سەر چیا تەنها دەتوانین کارمەند بەسەر چیا بێخین ئەویش بەدەست ناخرێتن دەبی هەندێک شت هەیە داوامان کردو بەڕاستی بەهۆی ئەو قەیران و نەبوونی ئەو دارایی ئەوە ئەو ساڵەکە زیاتر نەتوانراوە دابین بکرێت پرسیارشی لەوەم دەبێت کە بزانم ئاماری کار و چالەکیەکانی ساڵی 2020 چی و بەراورد بە ساڵی ڕابردوو 2019 تا چەند ئامارەکان هەڵکشان و داخشان ئێمە زیاتر ڕووداوی ئاگر لە سنووری ئێمە پوش و پەلاشە بەڕاستی کەمتر گەنمجوێە بە زۆری پوش و پەلاشە زائیدەن مار سووتانی تایە ئۆتۆمبیلی سووتانی تێدایە بەڵام لەگەر پارساڵ دەتوانم برێم زیاتر لە 50 ڕوودا کەمی کردووە ئەویش خۆشبەختانە ئەوەی کە کەمیشی کردووە ماڵ و ئۆتۆمبیل و ئەوانن زەرەری گیانیشی نەبووە لە ڕووی سووتانەوە لە ماڵن باشە لە ڕووی بەراوردکردنی بە ساڵی 2019 ئامارەکان هەڵکشان یاخود کەمی کردووە و دەمەوێ بزانم ئەو ئامارانی کە زیادیان کردو هۆکارەکانیان چی باسم کرد کەمی کردووە لەگە پارسال کەمی کردو تەنها ڕووداوی خنکاو نەبی زیادی کردو ئەم ساڵ پارسال دوو خنکاومان هەبوو ئەم ساڵەکە بەداخەوە
11 خنکاومان هەبووە یەکیان منداڵ بوو لە چنارۆک کە کەوتبە ناو حەوزی مەلەوانی خۆیان خنکاوێکی تریش لە دوکان خنکا بەڵام تەرمەکەی گەیشتە سنووری ما سنووری بۆگت نوێەکەی تر چاریشیان لە کاتی پاکردنەوەی بیر بوو لە گوندی مخڕە سەر بە ناحی تەختەق ئەوە بوو کە ئۆکسجین نمابوو هەر یەکە و چوو بۆ ناو بیرەکە بەڵام نەیتوانێت بێتەوە خزم و برا و ئامۆزای هەر یەکە لە دوویەک بەداخەوە کە بۆ گیان لە دەستدانی 4 کەس و دوانیش ژیانیان لە مردن ڕزگارە بەڕاستی ئەوانی تریش خنکاوێکمان لە دێگەڵە بوو دوو خنکا سێ خنکاوەکەی تریشمان لە سنووری تەختەق و پارچی بۆگت بوو. لە سنووری ئێمە ئاگر بۆ لە چیاکان پەیوەندیمان کردووە نەهاتون نازان بە چەوە کارێکی ترەوجا لە سنووری تر ئاگر هەبوو بوو ئەوە بوو. بەڵێ پەیوەندی تەلەفۆنیمان هەیە پار هات پارەکە دیسان پارسال لە سنووری شیوی سامەڵ ئاگر بوو پەیوەندیمان کرد هات فڕۆکەکە بەڵام ئەو سار پەیوەندیمان کرد بەهۆی ڕووداوی ئاگر لە سنووری دهۆکەوانە نانتوانی بێت بەشدار بن. هەر کار و پلانە کە دای دەنەی پێویستیت بە بودجەیە بۆیە تاکو نەزانین حکوومەت چمان بۆ دەکا ناتوانین دەتوانین شتە سەرەتایەکان بکەین بەردەوام بین لە ئاگادارکردنەوەی خەڵک لە دام و دەستگاکانی حکوومەت لە ئەکاونتەکانی خۆمان لە شوێنان لە دوکان و شوێنە بازرگانیەکان و بنزیخانە ئەوانە بەردەوام کارمەندانی هونەریمان سەردانیان دەکەن ڕێنماییان دەکەن و پێویستی ئەو شوێنە چێ دەبی دابینی بکەن ئیتر پلانی تریش بەڕاستی پێویستمان بە سیارەی باشە پێویستمان بە ئۆتۆمبیلی نوێیە ئاگرکوژێنەوە و پێویستیمان بە جیهازەکەی پێ دەرن پلاوەەر بۆ سەرچیا ئەوانە بەکاردێت بۆ ئاگرکوژانەوە و پێویستمان بە ئۆتۆمبیلی ئەفسەرانە بەڕاستی هەمووی مۆدیل 2001 2000 کۆنەکان ئەو دەبلی نیسانەکانی پێدەرێن و سیارەی ئاگرکوژێنەوەکانیشمان بەڕاستی زۆر خراپن 13 سیارەی ئاگرکوژێنەوەمان هەیە لەم 13 هەفتیان تەنها ئاوە تەنکەرە 6یان ئاو فۆمە ئەو 6 وەکو پێویست نین ینی تتوانم برێم سیانیان فۆمەکانیشی ئیش ناکە. لەگەڵ بڵاوبوونی ڤایرۆسی کۆڕۆنا ئێوە تیمەکانتان بە هەمانجی لیژنەکانی قایمقامەتی قەزای کوردستان چەند توانیتانە ڕۆڵتان هەبێت لە چۆن بڵێ ڕوونبەڕووبوونەوەی ڤایرۆس؟ بەڵێ ئێمە لە سەرەتای دروستبوونی ئەو ڤایرۆسی کۆڕۆنا فەرمانمان بۆ هات کە تیمێک دروست بکەین تیمێکمان دروست کرد لە ئەفسەرێکی بەڕێز و چەند کارمەندێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسی کۆڕۆنا کە چی پێویست بکە ئەوە بکە لە بیدایە تا هەستین بە ڕشاندنی شەقامەکانی شاری کۆیە و دواتر هەموو دام و دەستگاکانی حکوومەت بەڕێوەبەراتەکان هەموو دام و دەستگاکانی حکوومەت لە قایمقامەوە تا ئاخر دائیرەی بابرێم حکومی هەمومان ڕشاندووە هەتا چەگەڕەکەکانمان ڕشاندووە وەزائیدەن توانیمان لە بیدایەدا ئەوانەی کە بە مردنی ڤایرۆسی کۆڕۆنا گیانە دەست دەدەن چەند کەسێکمان بە خۆمان کردە ژێر خاک و شاردمانەوە. پرسیارم ئەوە دەبێت لە بەڕێزان ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان بۆ هەماهەنگی تیمەکانتان لە سنووری قەزای کۆیە؟ بەڵێ خۆمان دەزانین ئێستا بە زۆری بە تایبەتی قەزای کۆی ئێستا بوویتە سنتەرێکی هاتوچۆی هاوڵاتیان لە هەموو شارەکانەوە لە کەرکووکەوە لە هەتا سولێمانی و هەڵەبجە و ڕانیە و بە تایبەتی بازرگانەکان ئۆتۆمبیلە گەورەکان کە شتی بازرگانی دەگوازنەوە بە کۆیەدا تێدەپەڕن ئیتر کۆیش جادەکانی بەڕاستی دەتوانن برێم خراپن و ئەو فراوانیەش نینە ئیتر ڕێنمایم ئەوەیە برا شوفێرەکان پابند بن بەڕێنمایەکانی بەرگری شارستانی ئەوەی کە پێویستە هەڵی بگرن وەکو مەتفی و ئەوانە وەزدا ئەیدەن لە جادەکان کە گوێیان لە دەنجی ئینزاری هەریقەکانمان بوو ڕێگایان بۆ چۆل بکەن و لەو کاتێکە کارمەندەکانمان دەستنە سەرڕووداوی ئاگر هاوڵاتیان پێویستە ئەگەر هاوکاریشان نەبن ڕێگریان نەبن چووکە ئەگەر بێت و تەداخل بکەن جاری وای ئیشەکانیان لێ تێک دەچی
بۆیە ڕێنمایی من بۆ هاوڵاتیان سنوورەکە بە تایبەت وە بە گشتی بۆ گشت هاوڵاتیان ئەوەیە کە لە زستان و لە هاوین ڕێنمایەکانی بەرگری شارستانی ڕەچاو بکەن ئەوەیە کە لە زستانە ئێمە زۆر سۆبای کارەبا بەکاردێنین یاخود نەفر بەکاردێنن پێویستە لە شەوان ئەوانە بکوژێنرێنەوە و کابانی ماڵ کە لەو کاتەی حازرکردنی چێشت ئەوانە بزانێت دەبی بتلی غازەکەی لە دەرەوە دابنێ نەک لە ژوورەوە بۆ ئەوی نەبێت ڕوودانی کارە سات و ئەوانەوە کە ماڵیش بەجێدێنن پێویستە کارەبا بکوژێنەوە ئەوانە چەند ڕێمایشتر پێم خۆشە بەڕاستی هاوڵاتیان پابند بە ڕێنمایە برەوەی ئێمە خزمەتی هاوڵاتیان دەکەین پێمان خۆشە هاوڵاتیانمان زەرمەند نەبن. گەلێک سپاس عەقید گۆران ئەحمەد بەڕێوەبەری بەرگری شارستانی کۆیە زۆر سپاس بۆم دەرفەتە کە لەگەڵمانە بەڵێ ئەمەیکەوە گوێبیستی بوون سەرجەم کار و چالەکی و پلانەکانی بەڕێوەبەرەتی بەرگری شارستانی کۆیە بە و کا بۆ ئێوەمان گواستەوە. بەڵێ خۆشستان لەم تەوەرەی پرۆگرامەکەی گفتوگۆکەین لەسەر یانەی وەرزشی دوکان کە بێگومان ئەم یانەیە کۆمەڵێک یاریزان یاخۆ بڵێ کۆمەڵێک یاریزانی ئاسبەرز و لێ هاتوو لەم یانەیەدا وەرزش دەکەن یاخود یاری دەکەن کە ئەم یانەیە لە ساڵی 1992 دامەزراوە هەر لەو کاتەوە تا ئێستا خزمەتێکی زۆری بە گەنجان و بە وەرزشوانانی کوردستان کردووە بەگشتی و ناوچەی دوکانیش بە دیاریکراوی. ئێمە لە پرۆگرامی ئەمڕۆمانە بە دیاریکراوی باز لە تیپی بالەی یانەی وەرزشی دوکان دەکەین کە لە ماوەی ڕابردوودا لە بەشداری خولی پلەیەکەکانی عێراقیان کردو و توانیویانە سەرکەوتنی گەورە بەدەستبێنن لە هەمان کاتدا توانیویانە بگەنە ئاستی خولی پلەنایەبی عێراق. ئێمە ئەمانێ بەوردی لەسەر یانەی وەرزشی دوکان و لەسەر تیپی بالەی یانەکە بە شێوەیەکی گشتی گفتوگۆ بکەین بۆ ئەمە بەستەش ئەمڕۆ میوانداری سەلام حەمەلاومان کردووە کە بەڕێزیان سەرۆکی یانەی وەرزشی دوکان و هەڵۆ سەید گوڵمان کردووە کە سەرپەرشتیاری تیپی بالەی یانەی وەرزشی دوکانن. کاک سەلام کاک هەڵۆ سڵاوتان لێبێ و بانیتان باش. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا. کاک سەلام لە بەڕێستەوە دەست پێ بکەم و سەرۆکی یانی وەرزشی دوکان بزانم تا چەند خۆشحاڵن بەو ئەنجامەی کە بەدەستان هێناوە لە ڕابردووە. من سەرەتا سوپاسی بەڕێستانەکەم و سوپاسی کەناڵی گەلی کوردستانەکەم کە بەڕاستی خەمخۆرمان بووە هەر لە بەغاش ینی تاکە کەناڵ بۆ کە هاتوۆتە لای ئێمە یاریەکانی ئێمەی گواستۆتەوە و لە شەقڵاوەش کە ئێستا لە کەمپی مەشقوڕاهێنانان هەر بە هەمان شێوە هاتوون و راپۆرتیان لەسەر یانەکە ئێمە کردووە لەسەر تیبی بالەکەمان کردووە. ئەمە جێگای سوپاسە بۆ ئێمە کە ئەوان بەڕاستی بەم شێوەی هاوکاری ئێمە بوون. ئەرکی خۆمانە کاک سەلام. بەنسبەت پرسیارەکەتانەوە بەڕاستی ئەمە من وەکو سەرۆکیانە بە مێژوویە گەیزانم بۆ یانەکەمان ینی مێژوویەکە کە یانەیەکی وەکو یانی وەرزشی دوکان لە شارێکی بچووکە بتوانێت بگاتە ئاستی پلەی نایابی عێراق. ئەمە خۆی لە خۆیە بەڕاستی دەستکەوتێکی گەورەیە. ئەمە شانازیە بۆ هەر بۆ من و هەم بۆ ئەندامانی دەستەی کارجێڕیانەکەم و هەم بۆ وەرزشەوانانی و هاندەرانی وەرزشی شارەکەشم بەڕاستی لای ئێمە ئەمە دەستکەوتێکی گەورەیە و جێگای دڵخۆشیە. کاک سەلام تا چەند هاوکاری و پاڵپشتی کراون بۆ بەڕێوەبردنی تیپەکانی یانەکە بە شێوەیەکی گشتی و تیپی بالەش بە تایبەتی؟ واللهی ئێمە خۆتان نەزانن ینی لە دوای ساڵی 2013ەوە سەرچاوی دارایی هەموو یانەکان کە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بوو هەمووی بڕاوە تاکە ئێمە تاکەیانە نین هەموو یانەکان بەم شێوەیە بۆ بەڵام ئەوەی کە ئێمە ماوینەتەوە بەڕاستی هاوکاری کراوین لە ڕێگای ئیدارەی شارەکەمانەوە ئیدارەی قەزاکەمانەوە لە ڕێگای بەڕێز کاک شێخ لاهورەوە کە بەڕاستی ئەو یعنی هینێکی سەرەکیە ینی کاریگەری سەرەکی هەیە لەسەر ئەوەی کە یانەکانی سنووری سلێمانی نەکەر ئێمە بە تایبەتی هەمویان دەستیان بە هەمویانەوە توانیوانە نەهێڵن وەرزش لە دەڤەری سلێمانیا پەچی بکەوێ بەڕاستی ئەوان دام و دەستگا حیزبیەکانیش بەڕاستی هەم لە سلێمانی هاوکارمان بوون کە ئەمە جێگای سوپاسە کە نەیانێشتۆ ئێمە
ساڵانە کە خول هەبووە کە خولەکان کراوەتەوە هەر لە تۆپی پێ و هەر لە تۆپی بالەوە لەمانەوە هاوکاری ئێمە بوون و ئێمە لێرەوە سوپاسیانەکەین کە نیان هێشتە بواری وەرزش لە شارەکەی ئێمە دوا بکەوێت دەستی هەموو لایەک خۆش بێت کاک سەلام. کاک هەڵۆ بەڕێستان وەکو سەرپەرشتیاری تیپی بالە یانەی وەرزشی دووکان ئامادەکاریەکانتان بۆ خولی پلەیەک چۆن بوو لە ماوەی ڕابردووە؟ بەڵێ سپاس نورخان جارێ پێشم شتێک سپاس بۆ میوانداریتان بۆ کەناڵی گەلی کوردستان پیا و خۆشحاڵە لە ماڵەکەی خۆیان میوانداری بکرێتتر منیش لێرەوە ئەمەویان لە ماڵەکەی خۆشمەوە لە کەناڵە جوانەکەی ئێوەوە ئەمەوێ هەم لە ئامادەکاریەکان هەم لە کەم و کوڕەکانمان هەم لە پێویستیەکانمان هەم لە بەرەو پێش بەڵێ هەم لە بەرەو پێشبردننی ئاستی وەرزش بە عام و بە تایبەتی شیاری بالە لە سنووری قەزای دوکاندا ئێمە لێرە لەم بەرە جوانەی ئێوە بیگەێنین خۆمان بە خۆشحاڵ دەزانین وە خۆ سوپاسگوزاریشین لە ئاستی ئەرکوماندووبوونی ئێوە کە وەکو کاکسەلام پێشتر ئاماژەی پێدا هەم لە کەرکک لەگەڵمانە بوون هەم لە بەغا لەگەڵمانە بوون هەم هاتن بە شەقڵاوەتی میگەلی کوردستان هەم ئێستا لە لای ئێوەینی تر بۆیە ینی ئاشنایەتێکی باشمان لەگەڵ ئێوە هەیە لە پێشەکەم ئامادەکاری ئەوەت پێ بڵم کە بەڕاستی هەموو نەتیجە و ئەنجامێک ڕاستە ئاستی دەوێت مستەوای دەوێت و ئاستی تەکنیکی دەوێت بەڵام لەسەر و ئەوە پێویستی بە بارێکی دارایی هەیە بارە دارایەکەش بەڕاستی ئێمە من لێرەوە ڕای ئەگەێنم سوپاس زۆر سوپاس بۆ نووسنگەی سەرۆک لاهور کە بەڕاستی ئەگەر بێت و مەسەرەن لە چەند ساڵی ڕابردوشانەوەکو هەر لە ئێستادا ئەم ساڵ کە ئێمە هاتوین بەشداری ئەم توڵەیەمان کردو لە چەند ساڵی ڕابردوش ئەگەر ئەوان هاوکار نەبوونایە لەوانەیە نەمانتوانەیە چالێکی وەرچەکەمان باشی جێبەجێ بکەین. لە ڕووی هۆڵ و لە ڕووی پێداویستی وەرزشیەکان و هیچ کێشێکتان بۆ دروست نەبوو بە تایبەتی لەم ماوەی ڕابردووە؟ چۆن بۆمان دروست نەبووە؟ دوکان بێبەشە لە هۆڵ توانیتان چارەسەری بکەن هەر لە ڕێگەی ئەو کاگلاڕۆ کە بەڕێستان باستان کە یاخود توانیتان لە لایەکی ترەوانێت هۆڵمان لە ئەزال تا ئێستاش نییە. هۆڵی داخراو بەڵێ هۆڵی داخراومان نییە تا ئێستا یانەی وەرزشی دوکان کە لە ساڵانی ڕابردووشا کە تەمارینی کردی بە بەڕاستی لە ساحەی سەرکراوایە کردوێتی ینی لە 92 هەتا ئێستا تەمەنێکە بۆ تا ئێستانیەتی بۆیە پێم وابێ ئێستا حاڵی حاضر هەمومان دەڵێن بۆچی حکوومەتی هەرێم تۆ دەبێت ئەداعەت بە تایبەت لەم کابینەیە ئەداعەت بەم شێوەیە بێ لەگەڵ خەڵکەکەی خۆت ئەم بۆیە یعنی بۆیە کە هەم منیش ئەو بۆیم هەیە هەم ئێوەش و هەم پێم وابێ زۆربەی خەڵکی کوردستان ئەم پرسیارە لە وەرزی سارد و سەرما لە وەرزی زستانە ئێوە چۆن ڕاهێنانەکانتان کردو لەکوێ کردوتانە؟ لە وەرزی سارد و سەرمایە دەبووە چاوەڕێ ئەوە بکەین کە ڕۆیەکی خۆش بێ هەتاو بێ ئەگەنها بە فروبارانبارێ ئەبێ لە ماڵەوە چاوەڕێ بکەیت تاوەکو خۆش دەکاتەوە. بەڵێ کاک سەلام وەکو یانی دوکان تواناتان هەیە یاریزانی زۆر بە ئەزمون بێنە ناویانەکەوە؟ یا تا چەند هەوڵتان ناوە تا چەند کردوتانە؟ من ئەمەوێت لێرە ینی شارت بە شتێک بەم ئێمە کەیانی دوکان سەرکەوتوین بۆ نایاب لە هەموو کوردستانە دویانەی تر هەیە کە لە ئاستی نایابێ بێ ئەوش پێشمەرگی سلێمانی و یانی هەولێرە بەڕاستی لە کوردستانە کۆمەڵە یاریزانی زۆر زۆر باشەیە لەوانەیە ئەم دویانەیە بتوانن بەس ژمارەیە یاریزان لە خۆی بگرێت هەموو یاریە گوایە یعنی تۆ حدێکت بۆ هەیە مثلەن بڵین 12 بۆ 15 بۆ 16 یاریزان لە خۆت بگری بەڵام لەم ژمارەیە زیاتر یاریزان هەیە لە کوردستانە ئێمە سوودمان لەوە بینیوە بەڕاستی ئەو یاریزانانە هەمووی خاون ئەزمونن لەوانەیە هیچیان لەو یاریزانانەش کەمتر نەبێت کە ئێستا لە ینی پێشمەرگە و لە ینی هەولێر یاریەکەن یعنی ئەمە ئەم دەرفەتە ئاوا قۆسمانەوە کە ئەو یاریزانانە هەم دەرگایەشیش بێ بەڕووی ئەو یاریزانانە بکرێتەوە بۆی زیاتر بتوانن گەشە بە بوارەکەی خۆیان بدەن و هەم ئەوانیش بەڕاستی وەکو بۆند و وەکو ئەوەی کە بڵێ بە بڕێکی زۆر پارە نە هاوکارمان بوون بەڕاستی زۆریش لەو یاریزانانە ینی وەکو بڵێ خۆبەخش هاتبن بەڵام ئێمە کە هاتووینەتە نایب ئەوە ناچارین بۆنمان لەگەڵا کردوونی هێناومان بەڵام بۆندەکانمان بەو شێوە گرانبەهانی وەکو یانەکانی تر لە حەدێکی معقولە ئێمە بۆندەکانتان درێژخایەنە کاک سەلام بۆ وەرزێکە بۆ یەک وەرزکردومانە بڵێ باشە ئەم پێگەی کە ئێستا پێگەیشتون کاک سەلام تا چەند هەوڵێن یاخود چی ئەکەن بۆی کە لەم پێگەیە بمێنان و زیاتر بەرەو سەرەوە بڕۆن و ئاستەکەتان دانەوەزێت؟ ئێمە
ئەوەی کە خۆمان و بینیمانە لە یاری بالەیە و وەکو مامۆستا هەڵۆ و ڕاهێنەرەکانیش کە بینیانە لە ئاست و توانای تیپەکانی تری کە بەشدارن ئێمە هیچمان لەوان کەمتر نییە یعنی بگرە لە زۆریشان باشترین ئێستا هەر نمونەش بۆ ئەوەیە کە ئێمە لەگەڵ چەند ینی لە دوو خولە نوێیاریمان کردو هەر نوێیاریەکەمان بردوێتەوە تووشی شکست نەبووین و ئەو یانانەی کە سەرش کەوتون ینی ئەو یانەی کە لەگەڵ ئێمە سەرکەوتووە ئەو بە پلەی دۆم سەرکەوتو ئێمە بە پلەی یەکەم سەرکەوتوین و زۆر یانەشەیە ئاستی لەو لە ئێمە و لە ئەوانیش نزمترە کە ئێستا لە نایبان ئێمە تموحی ئەومان هەیە بەڕاستی ئەم ساڵ بەرنامەی ئێمە وەکو یانەی وەرشی دوکان ئەوەیە کە لە خولی نایب بمێنینەوە پێگەی خۆمان قایم بکەین و ئەزمون وەربگرین لەم خولەیە بۆ ساڵی داهاتوو ئەگەر بتوانین ئەو کاتە ئەگەر شتێشترمان هەبێ بتوانین زیاتر برۆ بە بواری بالەکە بدەین توانین سەرکەوین ئەوە ئامانجەکەتانە لە بەشداریکردن لە خولی نایبی عێراقیە بەڵێ کاکەڵۆ تیپەکەتان تا چەند ئامادەکاری کردووە تا چەند ئامادەیە بۆ بەشداریکردن لە خولی نایبی عێراق چیتان کردوتە ئێستا؟ بەڵێ ئێستا حاڵی حاضر لە شارۆچکەی شەقڵاوی سوپاس بۆ یانی وەرچی شەقڵاوە کە هۆڵەکەیان پێداوین و ڕۆژانە تەمارین دەکەین تقریبا لە شەشی مانگەوە شەشی دوانزەوە ئێمە لە ماسکە تەدریبین لێ لە ئەزال تا ئێستا شاڕەکانمان وا لەوێن هەر لێرەوە ڕێزم هەیە بۆیان بەردەوامین لە مەشقوڕانان و خۆمان ئامادە دەکەین چونکە هیچ کەسێک بۆ ئامانجێکی بچوو هەنگاو نانێ ئەبێ بۆ ئامانجێکی گەورە هەنگاو بنین ئێمەش بەڕاستی ئامانجمان گەورەیەوە پێشمان وایە هەنگاونانمان هیلاکمان ناکە بۆ گەیشتن بۆ ئامانجێک کە لە بەرنامەماندایە و هەم لە پێناوی بەرزکردنەوەی ناوبانجی شارەکەمان و هەمیش سنوورەکەمان و زۆنەکەمان بەڕاستی من ئەم تیمەی کە دروستمان کرد و ئەم تیمەی کە وەکو کاکسەلامیش پێشتر ئاماژەی پێدا تیمێکە ڕاستە لە ژێر ناوی یانی وەرچی دوکاندایە بەڵام یاریزانەکانی کۆکراوەی نخبەی یاریزانەکانی کوردستانن هەموو یاریزانەکانی کوردن بەڵێ سەرجەم یاریزانەکانمان کوردن بە یاریزانی کوردی شۆتوانیمان یەکەمی هەموو عێراق بین لەسەر ئاستی پلەیەکەکان ڕاهێنەرەکانیان من لە جەولەیەکیان من بووم هەم سەرپەرشتیاری تۆپی بالەیانەکە بووم سپاس بۆ هاوڕێیانم لایەنەی وەرچی دوکان و جەنابی کاکسەلام کە وەکو برایەکی زۆر ئازیز لەگەڵمان بووە هەتا لە بەغاش کە بەڕاستی ئەرکەکانی زۆر لە سەرشانمان سوک کرد ئێمە لەلایەن دەستەی کارژێڕی و سەرۆکیانەوە ئەو دەسەڵاتەمان پێدرا کە پلانی خۆمان دابڕێژین بۆ ئەوەی کە بتوانین ئایا بە چ پلانێک یانەکەمان سەردەخین بۆ ڕیزی پلە نایبەکان و سپاس بۆ خوای گەورە کە گەیشتین پێی لەخوا بەزیابێ کاکەڵۆ بۆ پێی کە خولی نایاب بەهێزە ئەو یاریزانان یاخود تا چەند هەوڵتان ناوە یاریزانی بە ئەزمموی تیابێت یاخود تا چەند ئەرکی ئێوە قورسترە بێت لەم خولەیە لە خولی نایابە ئێوە ئێمە هەر ئێستا ئەرکمان قورسە بەڵێ هەر لە ئێستاوە ئەرکمان قورسەوە پێشتریش ئەرکمان قورس بوو بەڕاستی من وەکو پێشتر ئاماژەم پێدا ئەگەر ئاست و مستەوات لە هەر ئاستێکدا بێ کە باری دارایی لاواز بوو پێم وابێ سەرکەوتو نابی بەباشی ئێمەش لە ئێستادا بەڵێنەکانی نووسنگە بەڕێزەکەی کاگلاور وای لێ کردوین کە چۆن پێشووتر هەر بەڵێنێکیاندا و بردویانەتە سەر ئێستاش هەر بۆ بەڵێنەی ئەوانەوە ئێمە خۆمان ئامادە کردو و پشتیوان بەخوای گەورە ئامادەکارێکی واش دەکەین کە هەم خەڵکەکەی خۆمان و سنوورەکەی خۆمان سەربەرزکەین و هەم ئەوانیش دڵخۆش بن با و ئەنجامانەی کە ئێمە بۆیان بەدەست دێنین و ڕەنجام بەزایەنەڕۆ بە هیوای سەرکەوتنی زیاتر کاکەڵۆرۆک و باست کە ڕاهێن لە ناو ڕاهێنەرەکانە ڕاهێنەری بیانیتیایە غەیرە کورد ئەمان هەرچەندە شتێکە کە ئەبێ وا لێرەوە ئاشکرای بکەین ئەمڕۆ ڕاهێنەرێکی ئێرانیمان ئەگاتە گەڵتیمەکەمان لە شەقڵاوە کە ڕاهێنەرێکی بەناوبانگە لەسەر ئاستی ئاسیا نەک هەر مەسەرەن ئاستی ئێرانیان عێراق کە ئەمە پێم وابێ کاریگەرێکی زۆر باشی دەبێت لەگەڵ تیمەکەمان ئەگەر ئێمە بتوانین ڕێک بکەوین لەگەڵی پێم وابێ ئەتوانێت باشترین سوود بگەێنێ بە سنوورەکە هەموو بە عام نەکردن ها بە ئەو تیمە وە لە دوای ئەو تیمەشەوە ئێمە پلانێکی درێژخانترمان هەیە چونکە بەڵام پلانەکە ئاشکرا ناکەین جارە پلانەکە بۆ بەردامەیەکی بەڵێ باشە بەڵێ ئەم ڕاهێنەرەش بەڵێ ڕاهێنەرێکە کە ئەتوانێت بەڕاستی
گۆڕانکاری بکخۆ نەتیجە و ئەنجامیش ئەوە جارە هێشتا دیار نییە بەڵام پێم وابێ ئەتوانین کە نەتیجەیەکی وابێنین کە جێگەی دڵخۆشی بێ. بەڵێ دەستەکانە خۆش بێ. کاکسەلام بۆچی ئەمساڵ هەرچەند کە یانەی وەرزشی دوکان گرنگی وەک بەیەکسانی گرنگیاوە بە سەررجەم لە تیپەکانی ناویانەکە، بەڵام بۆچی بۆ ئەمساڵ زیاتر گرنگی درا بە تیپی بالە؟ هەوڵتان ناوە تیپەکانی تریش ئاستیان بەرزکەنەوە؟ بەڵێ بە دڵنیاییەوە یاری بالە ئێمە هەر هۆکار ئەوە بوو کە ینی بەڕاستی ئێمە هۆڵمان نەبوو تاوەکو ئێستا کە یاری بالە زیاتر پشتگوێ خراوە لای ئێمە، بەڵام خۆشببختانە ئەم ساڵ هۆڵێکی زراعی هەبوو. ئەو هۆڵە خۆمان لەسەر ئەرچی کۆمەڵی خێرخواز لە شارەکەمانە نۆژەنمان کردە و فەرشمانتیا ڕاخست و ینی گڵۆپمانتیادانا و ئەمە وای کرد کە بڵین مامەسا هەڵۆ وەکو لەسەر ئەرکی کێ بوو کاکسەلام؟ هەر لەسەر ئەرچی بەڕێز کۆمپانیای شارستێن بوو کە هۆڵەکان بۆ نۆژەن کردینەوە بەڕاستی. هەر مامۆستا هەڵۆش فێرگەیەکی دروست کرد، هەر ئەم فێرگەیەش خۆی وای کرد کە سیرمان کرد کۆمەڵی یاریزانی لاوی بە توانامان هەیە. هەر ئەمە بوو عنی سەرەتایەک بوو بۆ ئەوەی ئێمە بیر لەوە بکەینەوە کە جارێشتر برەو بدێنەوە بە یاری بالەی یانەکەمان، چووکە ئێمە وەکو دوکان مێژوێکمان هەیە لە یاری بالەیە، هەر لە کۆنیشا لە ساڵی نەوەتەکانی شاکە ئێمە یاری بالەی ئێمە ئەو کاتی کە یانی سلێمانی لە ئاسیشی بەرزا بووە، ئێمە ڕکابەری ئەوانمان کردووە مەسەلەن لە یاری بالەیە چەندین جار ئەوان هاتوون ئێمە هاتوین، یعنی شارێکە کە ئەتوانم بڵێم یاری بالەی تیا زیندوو بووە. بۆیە ئەم جارە بڕیارماندا کە گرنگی بە میارە بدەین و سەرجەم یاریەکانی تریش ئێستا لە هەوڵای یانەکەمان لە ئاسی تۆپی پێ ئەوەتا لە پلە دووە و پار ئامادەکاریی زۆر باشمان کرد و خەرجێکی زۆر باشیشمان ئامادە کرد و دڵنیا بووم 100% ئێمە پار ئەگەر خول بڕۆشتایە سەرکەوتوین بۆ ئاستی پلەیەک، بەڵام بەهۆی ئەم نەخۆشی کۆرۆنا و ئەم بارەیکا بەسەر هەموو دنیاە هات خولەکان پار هەمووی ڕاجیرا خول نەڕۆشت، بۆیە ئێمە ئەم ساڵ جارێشتر بە بەرنامەیەشترەوە لە بواری تۆپی پێ ئەچینەوە ڕکابەرەکان و تیپی فوتساڵی کچانمان لە پلەی نایابی کوردستان بوو. بەڵام چەند تیپتان کاکسەلام لە ئاستی پلە نایابی عێراقایە؟ ئێمە بەس وەکو یاریە جەماعەکان ئێمە بڵین لە مەلەوانیە لە یاریستیانەکانە ئەمانە هەمووی نەک لە ئاستی عێراق، لە ئاستی عەرەبیشە خاوەنی مەدالیای ئاڵتوونین، چەندین کچ و کوڕمان هەیە لە سەوڵ و کانۆیە لەسەر ئاستی عەرەب دووهەم و سێهەمی عەرەب بوون کە بتوڵی عەرەبی کراوە لە یاریستیانەکان، یەکەمی عەرەب بووین لە کچان لە کوڕان و چەندین مەدالیا زیاد لە 8 بۆ 10 مەدالی ئاڵتوونمان هەیە بێجگە لە مەدالیای زێڕ و برۆنز. ئەمانە بەڕاستی ئەمانە هەمووی دەستکەوتە بۆ شارێکی بچووکی وەکو دوکان و بەنسبەت تیپی فوتساڵی کچانیشمانە وەکو پێم ئێمە لە پلەی نایاب بووین لە کوردستان. بەڵام لەبەر دەستەکانی خۆش بێ کاکسەلام لەسەر فوتساڵی کچانەکە ئەوەستین ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە. باشە بەڵێ عزیزان ناوبڕێکی بچووک وەرەگرین و ئەگەڕێنەوە. بەڵێ عزیزان بۆ درێژەدان بە گفتوگۆکانمان ئەگەڕێنەوە لای میوانەکانمان کاکسەلام و کاکەڵۆ. کاکسەلام لە باسی فوتساڵی کچانەکە وەستین فەرموو تەواویکە. بەنسبەت فوتساڵی کچانەوە تیپێکی باشمان هەبوو لە خولی نایابی فوتساڵی کچانە، بەڵام ئەم ساڵ سەرەتا لەبەر نەبوونی و لەبەر ئەوەی کە بەرچاومان ڕوون نەبوو ئایا ئێمە ئەتوانین بەشداری خولەکە بکەین و تێچووی خولەکە چەنە نەمانتوانی وەکو پێویست لە
بچینە کۆبوونەوەی ئەم خولەوە تیپەکەمان هێنایە ئاستی پلەیەک ئێستا لە ئاستی پلەیەک بەشداریەکەین ئەمەش بەهۆی ئەوەی کە ئەم تێچووی کەمترە و ئەوەنە قرس نییە بە نسبەت ئێمەوە بۆیە ئێمە ئەومان کردو ئەجنا ئێمە وەکو تیپەکانی تر هەموو بوارەکان گرنگجیمان پێداون ئەوەی کە کردومانە و ئەگەر من دڵنیام من لێرە ئەوڵم ئەگەر ئیمکانێت و بتوانین باری داراییانەکە باش لە شارۆچکەی دوکانە یعنی وەرزشەوانی زۆر ئازبەر زیتایە بەراورد بە شارەکانی تر هەر لە تۆپی پێە هەر لە مەلەوانیە هەم لە یاریسیانە هەم یاری بالەیە هەم لە پوساڵی کشانە بەڕاستی کۆمەڵی یاریزانی زۆر باشمان هەیە کە ئێستا لە زۆربەی یانەکانی کوردستان بڵاو بوونەتەوە کە ئێمە نەمانتوانیوە وەکو پێویست عقدیان لەگەڵا بکەین خۆ دەزانی ئێستا هەموو یانەکان هەموو یاریەک بۆ بە پارە یعنی یاریزانێک من ئەگەر لای خۆم یاری پێ بکەم لەوانەیە ئیمکانێتم هەمێ ملیۆنی دیناری بەمێ بەڵام یانی شتر هەڵستێ 5 ملیۆن دیناریەداتێ لەو کاتیا من ناتوانم ڕێگری لەم یاریزانە بکەم کە نەڕوات چونکە هەم حەقی خۆشێتی کە بچێت لە یانیشی بەرزتر یاری بکە هەموو کوپارەکەش ئیسفادی زیاترە بێ بۆ ئەم بڕەپارەی کە باست کرد کاکسەلام بۆ وەرزێکە کە لە پێشتا باست کرد یاخود بۆندێکی نانا بۆ وەرزێک کاتیە درێژخانە ئێستا ئێمە بۆ نمونە یاریزانمانەیە لە بواری تۆپیپەکە کە یاریزانێکی زۆر ئەساسیە ئێمە پار بۆندمان لەگەڵا کردووە بە 3 ملیۆن بۆ تۆپی پێکەمان ئەم ساڵ یانی شتر بگوێتی بۆندی 11 ملیۆنی لەگەڵا کردووە من ئەو ئیمکانێتم نییە 11 ملیۆنەکە بدەم ناچارە بێ دەستبەرداری بم بچێ بۆ یانەیە خۆ ناشتوانم ڕێگری لێ بکەم کە بچێت لەو یاریزانتان هەیە کە خەڵکی ناوچەی دوکان بێ بەڵام بۆ یانەکانی تر یاری بکەن بەڵێ ئێستا یاریزانمانەیە لە ینی پێشمەرگەیە یاریزانمانەیە لە ینی نەورۆز کە ئەمانە لە ئاسی نایبی کوردستان و عراق یاریەکەن سببەکە شێر تەنها و بڕەپارێکە باسێکە گەر هەبێت ئەگەڕێنەوە بۆ لای خۆتان باشە کاک هەڵۆ خولی نایبی عێراقی پێما بە 20 مانگ دەست پێکات درستە؟ بەڵێ ئامادەبووان یاخود بە ئەوانی کە هاندەران دەوێت ئامادا بن یاخود نا لازال تا ئێستا قەراری ئەوە دراوە کە بەبێ هاندەر بەڕێوە بچێ خولەکە بەڵێ ئەوەش هێشتا دیاری نەکراوە ئەمیشان 100% دیاری نەکراوە بەڵام ئەگەرەکان زیاتر بەلای ئەوە ئەڕۆنکە لە هۆڵی یانەی وەرچی پێشمەرگە ئەنجام بدرێت کە ئەمەش شتێکی زۆر باش دەبێت بۆ ئێمەی یانەی دوکان بە حکومیەوەی ئەگەر لێرە لە سلەیمانی بێ لایانی لە هۆڵی پێشمەرگە بێ مەسروفاتمان کەمتر دەبێت ئێمە بەڕاستی پێش ئەنجام جارە بیرمان لە لای مەسروفە جارێ ڕاستە ئەنجام ئامانجی یەکەممانە بەڵام لە بەرامبەر ئەوەشدا ئێمە ئەبێت زۆر بە وریایەوە مامەڵە لەگەڵ مەسروفات بکەین ناکرێ گەیشتوینەتە ئێرە و مێژوویەکە پێم وابێت لە تاریخی قەزای دوکاندا هیچ کاتێک یانەی دوکان تیمی بالەکەی نەگەیشتوتە ئاستی نایابی عێراق ئەمە جێگەی دڵخۆشیە بۆیە ئەبێ زۆر بە وریایەوە مامەڵی لەگەڵ کاتەلانی دارایی کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە لەسەر یاریەکان و لەسەر ئەنجامەکەی کاکەڵۆ تیپی بالەی کوڕان ئەمەیە کە هەیە تیپی بالێک چندتان هەیە یاخود نییە پێشووتر هەبوو سپاس بۆ کاک نەجاح ئەگەر هەڵە نەبم جەنابی کاک سەلام وەکو سەرۆکی یانە بم پشت ڕاست بکاتەوە تیمی بالێکچانی دروست کرد بەڵام بەڕاستی بەهۆی نەبوونی قاع و بەهۆی نەبوونی ڕاهێنەرێک کە بەڕاستی بتوانێت مامەڵە لەگەڵ تیمی کچاندا بکە پێم وابێت لە ئێستادا ئاکتیڤ نین بەس پشتیوان بەخوای گەورە ئەگەر ئێمەش نەبین کەسانێکی تر لەم شوێنەوەی کە ئێستا ئێمە باسی لێ دەکەین ئامادەکاری بۆ بکەن و تیمێکی چاک و باشی کچان دروست بکەن بۆ قەزای دوکان و ئەمیش پێم وابێ وەکو کاکسەلام ئاماژەی پێدا دوکان هەرخۆی هەڵکەوتەکەی وایە یاریزانی تێدا دروست دەبێت دڵنیام لەوەی کە چۆن لە کوڕاندا یاریزانمان هەیە ئاوا لە کچانیشدا یاریزانمان دەبێ و تیمێکی باش بێ و بە هەمان شێوەی تیمی کوڕان ناوبانگ بدا بە قەزایەکەی بەڵێ دەستەکانە خۆش بێ کاک سەلام هیچ زیادەیەکە هەیە بە قسەکانی یاخود بە پێ قسەکانی کە کاڵۆیا بێ یاریزانی کچان لە تیپی بالە زۆر باشەیە بەڵام نەبوونی هۆڵ لەگەڵ ڕاهێنەر درستە هیچ هۆکارێکی تر هەیە بۆی کە تیپی بالێک کچان نییە بەڕاستی من بەهۆی ئەوەی کە زۆر زیاتر لەگەڵ تیپی کچانی پوساڵی یانەکەمان هێنم پار دووسێ جار داوایان لە من کرد کە تیپی بالێک کچان دروستکەین و کۆمەڵەیە کچەیە کە حەزیان لەو بوارەیە بەڕاستی ئیشەڵا ئەم ساڵی خینە بەرنامەی یانەکەمانەوە ئەگەر بتوانین لەگەڵ ئەوانیشا
تیمێکی کچانیش دروست بکەین من لە دڵنیام کە یاریزانمان هەیە و ئەتوانین ئەو تیمەش دروستکەین بەڵام یەک شتی تر هەیە لێرە تیمی کچان بە هەر ینی هەر لە هەر بوارێکا بێت ئەرچی زۆر زۆر قورسترە لە تیمی کوڕان ینی کچان تایبەتمەندیی خۆی هەیە لە ناوچەکە بەڕاستی ئێستا ئێمە لە فوتساڵی کچانە قورسەکەی لەوایە یعنی ئەبێ هەموو ڕۆژێک تۆ بە سیارەیەک کچ هەموو کچێک بچیتە بەر دەرگاکەی سواری سیارەی بکەیت کۆیان کەیت و دوای ئۆشکیاری تەواو بێ دوایی کە یاریش تەواو بێ ئەبێ یەک بە یەک بیبیتەوە بەر دەرگای ماڵەکەی کە ئەمە بەڕاستی ئەرچێکی قورسە ینی هەموو ڕۆژێک تۆ ئەمە بکەیت قورسە بەڕاستی و خاصن ئەگەر یانەیەکیش ئیمکانێتی زۆر جار بۆ ئیمکانێتی بنزینمان نەبوو بیکڕین ئێمە ئەم کارە بکەین بەڕاستی بەڵام کوڕان بەو شێوەیە نیە کوڕ پێڵێ ئەڵێ هەمووتان سعات ئەوەنە لە فڵان شوێن کوڕەکان هەمووی ئامادا بن بەڵام کچ ئەو تایبەتمەندیە لەبەرەوە تۆزێک بەڕاستی قورسە ئیش لەگەڵ کچانە بەڵام هەر کەم تەرخەمیش نەبوون لەگەڵ کچانە بەڕاستی بە پێی توانە هەر هاوکاریمان کردوون و ئەوەی کە بۆمان کراوە بۆمان کردوون دەستان خۆش بێ و ماندوو نەبن کاکەڵەوە ئەگەر بە شێوەیەکی گشتی باز لە ئاستی یاری بالە بکەین لە کوردستان و لە عێراقا ئاستی یاری بالە لە کوردستانە بە بەراورد بە عێراق چۆنە یاخود جیاوازەکان لە چیایە؟ بەڵێ بە تەسەوری من ئاستی یاری بالە لە سەرتاسەری عێراقدا و مەقارنە بە کوردستان من پێم وابێت لە کوردستاندا هیچ کەمتر نییە لە ئاست و مستەوای یانەکانی تری عێراق کە ئەوانەی کە بە تایبەتیش کۆمەڵەیانەیەک هەیە کە بجەیەکی زەبەلاخیان هەیە ئاست و مستەوایان تقریبان هەر وەکو یانەکانی خۆمان وایە سەلماندن بۆ ئەم قسەی منیش ئەوەیە کە ئێمە وەکو یانەی دوکان سەرجەم یاریزانەکانمان یاریزانی کورد بوون لە دوو دەسفیاتە لە هەردووچیان ئێمە بە پلەی یەکەم سەرکەوتین و لە هەموو یانەکانیشمان بردەوە بۆیە ئاستی یاریزانی کورد ئەگەر زۆر بەرزتر نەبێ دڵنیا بەلەوەی کە وەکو ئەوانتر نییە کاک سەلام هەمان پرسیار بە بەڕێزیشت ئاستی یاریزانان یاخود تیپی بالی کوردستان بە بەراورد بە عێراق چۆنە بینی؟ وڵی من لە قەنەعەتیام ئەگەر ئێستا هەڵبژاردەیەکی کوردستان دروست بکەین لەگەڵ هەڵبژاردەیەکی عێراق یاری بکە لەوانەیە ئێمە باشتر بێت یعنی یاریزانەکانی ئێمە باشتر بێت بە حکمەوەی کە ئێستا زۆربەی یاریزانەکان تقریباً وابزانیان بۆ چوار یاریزانی کورد لە هەڵبژاردەی عێراقایە و زۆربەی یانەکانی وەکو ینی جێش و شۆتەوە ئەمانە یاریزانی کوردیانەیە ئەوەی کە ئێمە لە بەغا بینیمان یاریزانە کوردەکان هاتوون بۆ پاڵپشتی ئێمە هەمووی لە یانە زەبەلاحەکانی عێراق یاریان کردووە کەواتە ئەمە ئەوە سەلمێنێک کە ئاستی یاری بالا لە کوردستان ئاستی ئەگەر لە عێراق باشتر نەبێ خراپتر نییە زۆر زۆر سپاس ماندوومانکردن پیرۆزبای سەرکەوتنە گەورەتانێکین بەڵێ بەڕاستی ئەمانوێت لێرە ئێمە ئەگەر آخر دوا پێیان ئەگەر هەبێت ئێمە طبعاً هاوکارمان هەبوو ئەو کەسانی کە هاوکاری ئێمە بوون هەر لە دوکانەوە دەست پێ بکەین وەکو بەڕێز کاک سیروان قایمقامی دوکان بەڕاستی پاڵپشت و هاوکارێکی باشی یانەکەی ئێمە بووە بەڕێز کاک شێخ لاهور بەڕێز دکتۆر ئەحمەد کە لە نووسنگەی کاک شێخ لاهورە ئەمان هاوکار و پشتیوانیشی ئێمە باشی ئێمە بوون نەکرد ئەم ساڵانی پێشوش بەڕێز کاک ئارام خەبات کە سەرۆکی بۆردی وەرزشیە هاوکارمان بۆ کە چوین بۆ بەقا هاوکاری کردوین هاوکاری مادی کردوین بەڕێز نووسنگەی دکتۆر بەرهەم لە بەغا هەم هاوکارمان بۆ لەوێ تێچووی ئوتێل و ئەوانیان بۆ ئێمە دابین کردو بەڕاستی ئەمانە هەمووی پێویستە ئێمە ینی لەبەر چاو بگرین کە ئەمانە هاوکاری ئێمە بوون و هۆکارێک بوون بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەم ئەنجامە بەدەستبێنین و لێرەشەوە داوایان لێ یەکەم کە لێرش بە دواوە دەستیان بە پشتمانەوە بێ لەبەرەوە ئێمە یانەیەکی شارێکی بچووچین و ئەنجامێکی باشمان هێناوە بۆی بتوانین بەردەوام بین لەسەرەوە ئەنجامە باش دەست و چاوتان خۆش بێ و لەشتان ساقی و مادوونە بن دەستی هەموو لای خۆش بێ بە هەماهنگگی هەموو لایەکشەڵا یانەکانی کوردستان زیاتر سەرەخرێ زۆر سپاس بۆ سەلام حەمەلا کە بەڕێزیان سەرۆکیانی وەرزشی دوکان و هەڵۆ سید گوڵ سەرپەرشتیاری تیپی بالی یانی وەرزشی دوکان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان و دووبارەوە زاربارە پیرۆز بێ بۆ سەرکەوتنە گەورەیە دەستی تۆش خۆش بێ و ئێوەش سەرکەوتوو بن و بەردەوام یار لە برەودابن زۆر سپاس بەڵێ خۆشەویستان ئێساش بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاریەکانی ڕۆژە چینە لای پەیامنێرمان حەیدەر کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفری و لەگەڵمانە هەواڵ و زانیاریەکانی شاری کفریمان بۆ دەگوازێتەوە حەیدەر سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لایتۆ
سڵاو لە ئێوەش چنوور هەمان بابەتی ئێوە باس دەکەم سەرەتایەک لە خولی بالەی هەڵبژاردەکانی گەرمیان و دەست پێ دەکەم بۆ پیکەوە دەبینین ماوەیە کە یاری بالە لە سنووری ناوچەی گەرمیان بەتایبەت لە کفری خولی بەردەوام دەکرێتەوە ئاسی تیپەکان لە 2 تیپەوە بۆ 4 تیپ و بۆ 11 تیپ و بۆ 7 هەڵبژاردەی سنووری گەرمیان یعنی ئەمە ئەتوانم بڵێت تەکانێکە بە یاری بالە بۆ پیکەوە بەراورد لەگەڵ وەرشەکانی دیگە کەمتر ئاوڕێ لەداوتەوە هەر بۆیە دوێنێ دوایاری خولی هەڵبژاردەکانی گەرمیان ئەنجام درا لە نێوان هەڵبژاردەی هاوکاری قەزای دووسخورماتوو لەگەڵ هەڵبژاردەی لاوانی کفری کە بە 3 گێم بەرامبەر بە گێمێک لە بەرژەوەندی هەڵبژاردەی هاوکاری دووسخورماتوو کۆتایی پیات و هەڵبژاردەی هاوکاری قەزای دووسخورماتوو توانی نازناوی خولەکە بەدەست بێنێت و لاوانی کفری پلەی دووەم بەدەست بێنێ من دەمێ ئاماژە بۆ بکەم کە یاری بالە بە بەراورد لەگەڵ یارەکانی دیکە ئەمە لە ماوەی 5 مانگی ڕابردوودا سەر ڕای قەیرانەکان سەر ڕای ئەو دۆخەی کە ناوچەکەی کردێتەوە بەڵام گرنگی زیاتر بە یاری بالە دراوە توانێتی 5 خول بکرێتەوە کە ئەمە هەنگاوێکی باشە بە ئاراسی خزمەتکردنی وەرزشکاران و یاری بالە و هەر دوێنێ ئامادەبوونی ژمارەیەکی زۆری هاندەر ئامادەبوونی ژمارەیەکی زۆری وەرزشکاران باشترین گەواهیە لەوەی کەوا وەرزشی یاری بالەیکی لە یارەکانی دیکە کەمتر نییە بۆیە ئەم جۆرە خولانە گە لە داهاتوودا بکرێتەوە پێم وایە یاری بالش لە ناوچەی گەرمیان بۆ پیکەوە چەند یاریزانێک لە هەڵبژاردەی کوردستانیش خەڵکی ناوچەی گەرمیان و خەڵکی ئەم ناوچەیەن و خاوەن توانایەکی بەهێزن بۆ ئەگەر بێت و گرنگیان پێ بدەێت دەتوانن ئەنجامی باش بەدەست بێن سەبارەت بە هەواڵێکی دیکە من دەمێ ئاماژە بێ بکەم کە بە هەوڵ و ماندووبوونی بەشێکی زۆری لایەنە پەیوەندیدارەکانی سوورین ناوچەی گەرمیان هەر دوێن دەستکرا بە تەواوکردنی بەشی کۆتایی ڕێگای کفری کەلار کە ئەو ڕێگا دووسایتی کە ماوەی چەند ساڵێک کاری تێدا دەکرێت بەڵام دابینکردنی 10 ملیار دینار دوێنێ دەستکرا بە قۆناغی کۆتایی کە لە گوندی ناساڵح و تا دەواازەی کفری ئێمە ئێستا لە دەواازەین بە تەواوبوونی ئەو ڕێگایە بەڕاستی ئەتوانم بڵێم جگە لە ڕووی ئابوووریەوە هەم لە ڕووی ڕووداوەکانی هاتووە کەم دەکاتەوە هەم لە ڕووی کاری بازرگانی لە ناوچەکە زیاتر دەبێت بۆ ئێمە هەنگاوێکی گرنگە دوێنێ دەستی پێکرا و بڕیارە لە داهاتوە بەردەوام بێت کە ئەمە بەشێکی داواکاری خەڵکی سنووری ناوچەی گەرمیان بووە سەبارەت بە هەواڵێکی دیکە بەهۆی ئەو ڕێگایی کەوا تەواونە بووە سایدی یەکەمی ڕێگای نێوان کفریکەرار بەداخەوە بەهۆی پێکدانی ئۆتۆمبیلێکی لۆری باهاگر لەگەڵ ئۆتۆمبیلێکی دیکە بریندارێکی لێکەوتەوە کە ماوەی چەند ڕۆژەکە لە خۆشخانەیەکە ومێ دەکەم بە تەندروستێکی باشەوە بگەڕێتەوە نێو خێزانەکانی سەبارەت بە هەواڵێکی دیکە من دەمێ ئاماژە پێکەم دیارە شارەوانی کفری دەتوانم بڵێم بێت نزیکەی 1000 داری جۆرا و جۆری لە نزیک بەنداوی باوەشاسوار چاندووە بەتایبەت لە بەشی خوارەوەی کە دەتوانن بنەوەکو شوێنێکی گەشت و گوزار بەکاری بێنن بەڵام بەداخەوەی من تێبینیم کردووە لەگەڵ سەرۆکی شارەوانی لەگەڵ لایەنەکانی دیکە سەردانمان کۆ بەشێکی زۆری لایەن خاوەن مەڕووماڵاتەکان کە چەند مەڕووماڵاتێک لە نزیک بەنداوەکە هەیە ئەو دارانەی کە شارەوانی ناشتویەتی بەشێکی زۆری ئەو ئاژەڵانە لە ناوی بردووە یاخود خواردوویەتی یاخود ئەتوانم بڵێم پێت ئەو هەوڵماندووبوونەی سپاس بۆ پەیامنێرمان حەیدەر ئەحمەد کە بەشەیەکی ڕاستەوخۆ لە کفریۆ لەگەڵمان بوو سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان لە کفریۆ چینە هەولێر و چینە لای پەیامنێرمان سەرباز کە ئەویش بەشەیەکی ڕاستەوخۆ هەواڵ و زانیاریەکانی شاری هەولێرمان بۆ دەگوازێتەوە سەرباز سڵاو لێبێ و بەیانیت باش فەرموو هەواڵ و زانیاریەکان لایتۆن بانی تۆ سەرجەمبینەرانی گەلی کوردستان باش هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ لە شاری هەولێر سەرتا دەمەوێت دەست پێ بکەم بڕیار ئەمڕۆ کاتژمێر 11 پێشنیوەڕۆ وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان یاداشتێک لەگەڵ هەردوو کارگەی دۆشاوی تەماتەی شارەزور و هەریر ئیمزا بکات کە یاداشتەکە تایبەتە بە با بڵێن گرێبەستکردن لە نێوان جوتیارانی سنووری پارێزگای هەولێر و سلێمانی و هەرێمی کوردستان لەگەڵ ئەم دوو کارگەیە کە بڕیار وایە هەردوو کارگەی دۆشاوی شارەزور و هەریر بەرهەمی تەماتەی جوتیاران لە وەرزی پێگەیشتنی تەماتە لە جوتیاران بکردنەوە و وەزارەتی کشتوکاڵیش خۆی چاودێری پرۆسەکە بکە و بڕیار وایە ئەمڕۆ وەزیری کشتوکاڵیش کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەو بارەوە هەبێت هەر ئەمڕۆ بڕیار وایە سەعاتێکی پاژنیوەڕۆ سەرۆکی
لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لە پەرلەمانی کوردستان کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجامداد لەبارەی سەردانیکردنیان بۆ باڵێن حکوومەتی ناوەندی کە تایدا چەند ئامانجی سەردانەکەیان بۆ حکوومەتی ناوەندی لە کۆنگرۆ ڕۆژنامەوانیەکەدا بخەنە ڕوو هەروە هەر ئەمڕۆ زیارانی پەلکانە و سەرگەڕان لە تەلاری پەرلەمانی کوردستان لەگەڵ لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری ئامادەیان دەبێت و چەند پرسێکی تایبەتیش بە خەرجکردنی پارەی گەرمی زوتیاران لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکاندا دەخرێتە ڕوو چنوور هەر لەبارەی ئامارەکانی با بڵێن چاڵەچەکانی ئەمڕۆی شاری هەولێر لیژنەی پەیوەندەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ئەمڕۆ کۆبوونەوەیەک ئەنجام دەدەن لە تەلاری پەرلەمانی کوردستان و بڕیاروایە دوای تەواوبوونی کۆبوونەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا تەوەری کۆبوونەوەکەیان لەگەڵ فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە بخەنە ڕوو لەلایەکی دیکەوە چنوور دەمێ باسی ئەوە بکەم کە لە دوێنەوە دەستکراوە بە دابەشکردنی 200 لیتر نەوت بە سەر و خێزانانەی کە لە ماوەی ڕابردوودا ناونووسکرا بوون لە سنووری شاری هەولێر و 23,000 خێزان سوودمەند دەبن لەو هاوکاریەی کە بڕیاروایە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە با بڵێن هاوکاری بکرێن و هاوکاریەکەی ئەم جارش بریتە لە 200 لیتر نەوت کە بۆ 23,000 خێزانی سنووری شاری هەولێر دابش دەکرێت و لە دوێنەوە پرۆسەکە دەستی پێکردو بڕیاروایە تا کۆتایی ئەم هەفتەیە بەردەوامی هەبێت سوود ئەمانە زانیاریەکانی سنووری شاری هەولێر بوون. سپاس بۆ پەیامنێرمان سەرباز کە بەشێکی ڕاستەوخۆ لە شاری هەولێر و هەواڵ زانیاریەکانی بۆ ئێمە گواستەوە. بەڵێ خۆشویستان ئەچینە لای کۆتا بڕگەی پرۆگرامی ئەمڕۆمانێش بڕگەی نیگایە و دواتر کۆتایی بە پرۆگرامەکە دێنین. فەرموو بینەربن.
بەڵێ عزیزان بە یارمەتی هاوکاران و کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هەتا سبێنێ بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.